ئەمڕۆ ڕۆژی جیهانی خاکە لە شاری سلێمانیش چالاکی لەوبارەیەوە بەڕێوەچێت بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات هاوکارمان تەرزا لە شوێنی چالاکیەکەیە. تەرزە سڵاوت لەبێ ئەم کاتت باش پێمان بڵێ لە ڕۆژی جیهانی خاکە ئەو چالاکیانەی کە ئەنجامەدرێت لە شاری سلێمانی چییە؟ سڵاو لەبێ تەرزە. بەڵێ ڕەوەند لانا سڵاوتان لێبێت بەیانیتان باش بێت بەیانی بینەرانمان باش بێت لە هەر جێگەیەکەوە کە ئێستا بینەرمانن جوانترین سڵاوتان پێشکەشەکەم بێگومان هەمووان ئەزانین کە پێنجی کانونی یەکەمی هەموو ساڵێک دەستنیشان کراوە بە ڕۆژی جیهانی خاک دیارە لەم ڕۆژەیە چالاکیەکان زیاتر جەختی لێ ئەکرێتەوە بۆ پاراستنی خاک بۆ ئەوەی ئەو ئاسەنگانی کە لە بەردەم خاکایە بە هەمووان بتوانین پارێزگاری لە خاک بکەین و لە هەمان کاتە هۆشیارکردنەوەیکی زۆر گرنگە بۆ تەواوی تاکەکانی نێو کۆمەڵگا لەم نێوەندەیە بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات کەمپینی خاک بپارێزە لەلایەن چەند کەسولایەنێک و بە هەمانگی لەگەڵ زانکۆی سلێمانی کۆلێژی زانستە ژینگەیەکان و کۆلێژی پەروەردەی هونەر و لە هەمان کاتە منداڵپارێزی کوردستان و کارگەی کللتور بە هەماهەنگی چەندین چالاکی جۆرا و جۆریان لەم ڕۆژەیە زیاتر گرنگی پێ ئەیەن بۆ ئەوەی خوێنکارانی خۆشەویستیش کە ئێستا لە وێنەکانە ئەیبینن هەندێک لە خوێنکاران لێرە ئامادەن بۆ ئەوەی زیاتر باز لەم ڕۆژە بکەن بابزانین بەچی بەشداریان کردووە ئەمڕۆ دیواربەندێکیش لێرە کە زیاتر کاری ڕەنگکردنی ئەم دیواربەندە لەلایەن تەواوی مامۆستایانی کۆلیژ پەروەردەی هونەر و خوێنکارانی خۆشەویستەوە کاری لەسەر کراوە هەندێک پانێڵی تایبەتیش بەڕێوە دەچێت بیریشمان نەچێت لە ساڵی 2002 با بڵێن ئەم ڕۆژە جیهانیە زیاتر دەستنیشان کرا و لەلایەن ڕێکخراوی کشت و کاڵ و خۆراک لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە زیاتر پەسەند کراوە و بۆ ئەم ساڵیش لەژێر دروست بوو ناونیشانی گرنگیدان بە خاک پێوانەکردن چاودێریکردن و بەڕێوەبردننی خاک کاری زیاتری لەسەرەکرێ من زیاتر لەسەر ئەم ناونیشانە قساکەم لەلایەن چەند میوانێکمەوە ئەچمە لای یەکەم میوانم زۆر بەڕێز مامسا رازان عومەرم لەگەڵا بێت کە بەڕێزیان خۆبەخشن لە کەمپینی خاک بپارێزە لە هەمان کاتا مامۆسای زانکۆشن ئەگەر بانگشتی لای خۆمی بکەم مامسا رازانگیان بەخێراتی سڵاو لەبێت و بەیانیت باش بێت زۆر سپاس دەکەم هەر با سەرتا لەوە دەست پێ بکەین لە ڕۆژە جیهانیەکەوە گرنگیدان بە ڕۆژێکی وەها و دەستنیشانکردنی ناونیشانێک کە لەم ساڵدا جەخت لەوە کاتەوە گرنگیدان بە خاک پێوانەکردن چاودێریکردن و بەڕێوەبردننی خاک بۆچی ئەم ناونیشانە دەستنیشان کراوە بەیانیتان باش و بەیانی بینەرانی کورساتیش باش ڕاستەکەی ساڵانە ئەم ڕۆژە دیاری کراوە و ڕۆژێکی جیهانی بۆ یادکردنەوەی خاکە و هەر ساڵە و دروشمێکی جیاوازی هەیە وەکو جەناب باسی کرد و لەگەڵیشە ئێمە وەکو خۆبەخشانی کەمپینی خاک بپارێزە حەزمان کرد ئەم ڕۆژە وەکو ڕۆژی جیهانی خاکە زیاتر بابەتەکانی ناو خاک بپارێزەش بیهێنینە ناو ئەم ڕۆژە و لەم ڕۆژەیە یادی بکەینەوە بەڕاستی و یەکێک لە دروشمەکانی ئەم ساڵی کەمپینی خاک بپارێزە ئەوە بوو کە هەموو بەیەکەوە بۆ خاگیا All Hands for Soil کە مەبەست لەوەش لێرە کە ئەمڕۆ ئێمە ئەم چالاکیەمان ڕێکخستووە بە هاوبەشی لەگەڵ چەند لایەنێکی جیاواز و چەند هاوبەشێکی جیاوازە کە ئەوانە لە زانکۆی سلێمانین لە کۆلێکەژەکانی زانستە ژینگەیەکان و کۆلێژی پەروەردەی هونەر بەشی پەروەردەی هونەر لە پەروەردە و بە سپۆنسەری دەستگای میدیایی کورسات و بە هاوبەشێکی سەرەکیمان و هەم سپۆنسەری چالاکیەکەمان کە ڕێکخراوی منداڵپارێزی کوردستانە ڕاستەکەی هەدەفی ئەم هاوبەشی ئەم ساڵ یاخود ئەم هاوبەشانە تەنها هاوبەشیکردن نەبوو لە چالاکیەکە بەڵکو ویسمان ئەو سوورەیە پیشان بین ئەو وێنەیە پیشان بین کە چۆن هاوبەشەکان بەیەکەوە ئەتوانن کار بکەن لەسەر گەیاندنی پەیامەکانی خاک بپارێزە و هەموو ئەو پەیامەش بگەینی کە بەیەکەوە ئێمە ئەتوانین چی بکەین بۆ پاراستنی خاک بۆنەوەکانی داهاتوو و لە ڕێگەی هونەریشەوە بەڕاستی ئەم ساڵ کەمپینی خاک بپارێزە ساڵانە شێوازی جیاوازی هەیە کردومان لە خۆبەخشانە لە ناو عێراقا بەڵام ئەم ساڵ جیاوازەکەی ئەوەیە کە هونەرمان هێناوەتە ناو بابەتەکە و چۆن بتوانین لە ڕێگەی هونەرەوە ئێمە پەیامەکەی خاک بپارێزە بگەێنین مامۆستا رازان پێمان بڵێ بۆ ئەوەی خاکێکی باشمان هەبێ بە پیتمان هەبێ بتوانین زیاتر لە ڕووی خۆراک لە ڕووی کشت و کاڵ و گرنگی زیاتری پێ بدرێت ئەو دروشمەی کە ئەم ساڵ زیاتر جەختی لێ کراوەتەوە چۆن تاکەکانی نێو کۆمەڵگا بە هەمووان بتوانین بۆ لەمەوە دووە هەرێمی کوردستان وای لێ بکەین زیاتر بە پیتتر ببێت زیاتر خاکێکی زۆر
جیاوازتر کە ئەوکو چۆن ئەڵێ ژینگێکی جیاوازتر بێت بۆ ئەوەی ئەو کارانی کە لە بواری خۆراک و کشتتوکاڵەکاری لەسەر ئەکرێت بە هەمووان ڕۆڵمان تەیە هەبێت. ڕاستەکەی یەکێک لە پەیامەکانی ئەگەر باسێکی کورتی کەمپینی خاک بپارێزەتان بۆ بکەم کە هەڵمەتێکی جیهانیە بەڕاستی بۆ ئەوە دروست بوو لەسەر ئەساسی ئەو داتانەی کە پێشکەش کرا لە ڕووی لە ناوچوونی خاکەوە کە پێمانەڵێن داتاکان لە 150 خاکێکی تەندروست کە بۆ کشتتوکاڵکردن بێ بەداخەوە ئێمە لە ئێستا لە دەستمان ناوە. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی چ هۆکار زۆرن یەکێک لەو هۆکارانەی کە بۆتە هۆی ئەوە بە بیابانبوونە نەبوونی ڕێژەی تەواوی ئۆرگانی کۆنتنتە لە ناو خاکەکەیە و یەکێکیش لەوانە کشتتوکاڵێکی ناتەندروستە بەڕاستی بەداخەوە کە ئەمەش یەکێکە لە هۆکارەکان بۆیە کەمپینی خاک بپارێزە لە ڕێگەی ئەو پەیامانەی کە هەیەی بەڕاستی سێ پەیامی زۆر گرنگی هەیە یەکێکیان لەوانە کۆکردنەوەی دەنگەکانە لە سەرتاسەری جیهان کە بتوانن ئەو پۆلیسی کە پێشکەر بە UNCCD کراوە هەموو وڵاتان جێبەجێ بکەن بۆی پاراستنی خاک بکەن و یەکێکی تریشان لەوە خۆپاراستنە کە داوا لە هەموو لایەنەکان ئەکا کە ئەو پۆلیسیە جێبەجێ بکەن بۆ ئەوی پشگیری جوتیاران بکەن بتوانن کشتتوکاڵێکی ئیکۆلۆژیانە جێبەجێ بکەن ئەو خاک ئەو لە ناوچوونەی کە لە خاکە ڕوویاوە بتوانین ئێمە لە ڕێگەی جێبەجێکردنی ئەم پۆلیسیانەوە بیگەڕێنینەوە بۆ خاک و خاک لەوەی کە هەیە لە ناوچووە لەو ئاستەی کە هەیە کەمتر لە ناو بچێت و بتوانین بیگەڕێنینەوە بۆ خاکێکی تەندروستتر. ئەم ڕێکارە یاسایانە لەم ساڵە و جوتیاران دەتوانن پێوی پابند بن پەیڕەوی بکەن بۆ ئەوەی خاکێکی بە پیسمان هەبێت. ڕاستەکەی ئەوە یەکێکە لە هیواکانی خۆبەخشانی کەمپینی خاک بپارێزە بە تایبەت ئێمە وەکو لە عێراقا چونکە بەڕاستی بۆ جێبەجێکردنی ئەم پۆلیسیە پێویستە بۆ نمونە عێراق وەکو لەسەر ئاسی وڵاتێک ئەم پۆلیسیە وەربگرێت ئەو MOU ساین بکات بۆ ئەوەی ببێ یەکێک لەو وڵاتانەی کە ئەم پۆلیسیە جێبەجێ بکە و بۆیە ئێمەش تقریبا کە لە ساڵی 2022 دامەزراوە خۆبەخشان بە شێوازی جیاواز ویستومانە ئەم پەیامە بە زۆرترین کەس بگەێنین بۆی بتوانین کاربەدەستان حکوومەت پاڵپشمان بن لەوەی ئەم پۆلیسیە وەربگرین و بتوانین ببین بە بەشێک لەوڵ هەر کاتێک ئێمە توانیمان ئەم شتە بکەین عێراق ئەم پۆلیسیانە وەربگرێ و MOU کە ساین بکات بە دڵنیاییەوە جوتیاران خەڵکەکان هەموو کەس ئەتوانێت ئەمە جێبەجێ بکات. کاتە ئەمە پامێکی دڵخۆشکەرە لەبەر نەبوونی کات ئەزانم زۆر پەلەتە دوپرسیارت لێ یەکەم تا چەندە پێ دوایە لە ئێستاە خاک بەهۆی فڕیانی مادە زیان بەخشەکان و مادە پلاسیکیەکان پێ دوایە ئەگەر ئێمە هۆشیارکردنەوە ئاگادارکردنەوەیەکی زۆر باشمان نەبێت هەر یەکێکمان لە شوێنی خۆمانەوە ئەو کات خاک بەرەو لە دەستدان ئەچێت بە دڵنیاییەوە مجموعەیە کۆمەڵێک داتامان هەیە ڕاستەکەی نامەوێت ئێستا لێرە بیڵم لەوانەیە دوای لە سیمینارەکە گوێتان لێ ئەبێت بەڕاستی مەترسیداری ئەو داتایانە بوو کەوای لێ کرد کەمپینی خاک بپارێزە هاتە دەنگ چونکە ئەگەر داتاکە ینی ڕێژەیەکی زۆر لە زەوی لە خاک لە سەر زەوی ڕوو لە ناوچوون کردووە و یەکێک لەو کاریگەرانێش بە تایبەت ینی ئەوە هۆکارە ژینگەیەکانە کە پیسبوونە بەهۆی پلاستیکەوە بێ بە مادە ژەهراویەکانەوە بۆ یا بە هەر هۆکارێکی تر بوو بێ بە بیابانبوونە لە ڕۆچوونە ئەمانە زۆر هۆکارن کەوای کردووە خاک لە ناو بچێت بە دڵنیایی و ئەوژێکێکە لە سەبەبەکان. سپاسەکان دەخۆش بێ مامۆستاگیان بیرمان نەچێت پانێڵەکان هەر ئەم بابەتانە بوو کە بەڕێزت باست کرد. بەڵێ سیمینارێکمان هەیە پێشکەشێکین لەسەر گرنگی خاک و خاک بپارێزە و ناساندنێتی بەڕاستی بۆ میوانانی کە لەگەڵمانان کە بەشێکی زۆریان هەموو با بڵێن لە ناو حکوومەتان لە NGO-کانن ویستمانە زۆرتر لە پەیامەکان بزانن و لەگەڵ پێشکەشکردنی دوو دۆکیۆمەنتاریکێکیان کە لەلایەن دەستگای میدیای کورساتەوە ئامادەکراوە لە سەرەتای کارکردنی ئەم کارە هونەریە کە دوایی ئەیبینن و لەگەڵیشیا دۆکیۆمەنتارێکی ترە لەلایەن کەمپینی خاک بپارێزەوە و بەشی دووەمی چالاکیەکە بریتی ئەبێت لە لادانی پەردە لەسەر ئەم کارە هونەریە و ئەو دروشمە بێکەوە کە چۆن ئەڵێ All Hands for Soil وەکو سەپۆرتێکی معنەوی هەموو ئەو میوانانی کە لێرن ئەگەر پێیان خۆش بێت وەکو دەربڕینێک بۆ خاک بپارێزە و پاڵپشتیکردنێک ئەتوانن دەستیان لێرە پرنتەکەن و لەگەڵیشیا QR کۆدەکەمان هەیە و خۆشحاڵە بم ئەگەر هەر کەسێک لە ڕێگەی ئێوە QR کۆدەکەی بینی بتوانێت دەنگی خۆی تۆمار بکات لە ناو خاک بپارێزە ببێ بە دەنگێک لەو 4 ملیار کەسەی کە خۆی تۆمار کردووە لە ناو خاک بپارێزەیە. ئەم کەمپینە هەر ئەمڕۆ بەردەوام ئەبێت تا کاتژمێر چەندیا ڕۆژەکانی تریش بەردەوامی هەیە تەنها ئەمڕۆیە بۆ ماوەی 1 کاتژمێرە لە کارگەی
کولتور سپاس بۆ ئێوەش سپاس بۆ ئێوەش سپاس بەڵام پێویستی کرد هەندێک ڕوونکردنەوە بین بۆیە لە کاتوانگرتی سپاس بۆ مامۆستا ڕازان عومەر کابڕێزیان هەم خۆبەخشن لە کەمپینی خاک بپارێزە و لە هەمان کاتا مامۆستای زانکۆشن بە پێیوتەکانی بەڕێزی گرنگە هەمووان بەشدار بین لە کەمپینی خاک بپارێزە تاوەکو بە هەمووان بتوانین پارێزگاری زیاتر لە خاکی هەرێمی کوردستان بکەین. جا ئێستا پێم خۆشە یەکێکی تر لەو میوانانە وەرگرم کە ئەمڕۆ با بڵێن وەکو کۆلێژی پەروەردەی هونەر بەشداریان کردووە. بێگومان هەمیشە هونەر پەیوەندێکی ڕاستەوخۆی هەیە لەگەڵ سروشتا بۆیە بەشێکی گرنگی ئەم چالاکیانە کۆلێژی پەروەردەی هونەر بەشداریان کردو. زۆر بەڕێز دکتۆرە ئاواز میرزامان لەگەڵا بێت. بەڕێزیان ئەگەر ئەرک بکێشن وەکو مامۆستای زانکۆ دکتۆرەگیان سپاس بۆ ئامادەبوون سلااوت لەبێت بەیانیت باش بێت با لەو دەست پێ بکەم. پێشتر باسم کردوتم هونەر و سروش زۆر با بڵێن پەیوەندێکی بەهێز لە نێوانیانە هەیە. چۆن بیرتان کردو لەم کەمپینە بەشدار بن هەر ئەم هەنگاو بوو یاخود هەنگاوی تریشی لە پشت بوو؟ زۆر سپاس بۆ هاتنتان بەخێر بن سەرچاو زۆر سپاسدانەکەم. بەڵێ ئەم کەمپینی خاک بپارێزە ئێمە هاوبەشیمان کردووە لەگەڵ کۆلنجی زانستە ژینگەیەکانە کە ئاگاداریان کردینەوە کەمپینێکی وا هەیە لە 5/12 و بەشدار بین بە کارێکی هونەری. ئێمەش هەوڵمانە لە ڕێگەی خۆم و دکتۆر ڕۆژانەوە بەشدار بین لەم کەمپینەیە لەگەڵ کۆلێجەکەیان و لە بە هاوبەشیکردنی چەند کۆمەڵی خوێندکاری خۆمان و ئیشەکەشمان بریتیە لە وێنەکێشانە لەسەر دیوارە کە گوزارشتەکە لە خاک و خاکپارێزی. باشە. دکتۆرە پێمان بڵێ تا چەندە خوێنکارانتان ڕاهێناوە لەم جۆرە کەمپینانەیە بەشدار ببن بۆ ئەوەی خزمەتێک بگەێنن بە کۆمەڵگەکان دوجار ڕنگدانەوەی ئەبێت بۆ تەواوی تاکەکانی نێو کۆمەڵگەش بۆیە هونەر هەمیشە بابەتێکی گرنگە لەم نێوەندەیە. بەڵێ بەدڵنیاییەوە هونەر بابەتێکی گرنگە لە هەموو نێوەندەکانە لە هەموو بوارەکە تایبەت لە بابەتی سروش. بەڵێ بەدڵنیایە لە بابەتی سروش و ژینگە و ژینگە پارێزی و خاک پارێزیە ئێمەش هەوڵی تەواوەتیمان ناوە بە تایبەتی لەم کەمپینەیە کە هەوڵی تەواوەتیمانە کە خوێنکارەکانمان نەک ئەوەی کە بێتە شتێکی ئیجباری بە خواستی خۆیان بە ڕەزامەندی خۆیان هەر خوێنکارێک کە ویستی بێتی بەشداری بکە ئێمە مەجالمان بۆ کردەوە کە بەشدار بێت لەگەڵمانە و لەم کەمپینەیە بە وێنەکێشان و کارەکەش هەمووی جێدەستی خوێنکارەکان و خۆمانە کارێکی دەستیە بەشداریان کردو بە وێنەکێشان و بە ڕەنگە جیاوازەکان. دکتۆرە گیان با پرسیارێک لێرە بێنمە پێشەوە. زۆر کات ئێمە لە نێو زانکۆ یاخود لە شوێنە گشتەکانە ئەیبینین بەهۆی فرێدانی زۆرێک لە مادە زیان بەخشەکان و پلاستیکیەکان و ئەو هۆکارانی کە ئەبێتە هۆی پیسبوونی ژینگە ڕەنگە خۆمان بەشێک بین لەم هۆکارە. زۆرێک لە خوێنکاران هەست ئەەکەی لە ئێستاە ئەو پابندبوونیان هەیە بە پاراستنی سروشتەکان بە پاراستنی خاکەکان هەتا لە نێو خودی زانکۆشە پێ دوایە ئێستا بەهۆی بۆ نمونە کیسی نایلۆن هەیە یاخود ئەگەر زۆرێک لە گروپە خۆبەخشەکان با بڵێن دەستکێش و کیسی نایلۆن هەفتانە بە تەواوی خوێنکاران ئەبەخشن بۆ ئەوەی پارێزگاری لە ژینگەکان بکەن. ئێوە چۆن توانیتانە ئەم ڕۆڵە بگێڕن؟ بەڵێ بەدڵنیاییەوە هەر کەسێک لە لای خۆیەوە هەر کۆلێجێک و هەر دامەزراوێک لە لای خۆیەوە ئەو ئاگادارکردنەوەوانە ئەو شارکردنەوەوانە هەیە ئیتر بە هەر شێوازێک بە ڕێگای هونەری بەندیەکەن خۆتان. بەڵێ بەدڵنیاییەوە ئەی چۆن لە ناو زانکۆی سلێمانیەوە کە شوێنی تایبەت دانراوە کە لە بەردەم کافتریاکانە کە دەبەکان بخەنە ناو ئەو شوێنە تایبەتانەوە دەبە پلاستیکیەکانیان سفرە سەفەریەکان کۆکەنەوە کە هیچ شتێک لە ناو ژینگە بە بەربڵاوی دانەندێ و بڵاوی نەکەنە. بەڵێ ئەو شیاریانە بە بەردەوامی بە ئاگاداری خوێنکارەکان و خەڵکی گشتی ئەکرێتەوە بەڵێ لە ڕێگەی سیمینار و کۆرپەندەکانەوە. دکتۆرە گیان چ پامێکت هەیە بۆ تەواوی ژینگە دۆستان بۆ ئەوانەی کە سروشتیان خۆش ئەوێت؟ بەڵێ بەدڵنیاییەوە ئەگەر من لە ڕووی هونەریەوە باسی بکەم هونەر یعنی هونەرمەندە عالەمیەکانیش و ئێمەش و ئەوانشی کە کار لە سەکاری هونەری ئەنجامین زیاتر سوودمان لە سروشت و لە ڕەنگەکان و لە جوانیەکان و لە هەموو وەرزەکان و جوانی خۆی هەیە و تایبەتمەندی خۆی ئەو سروشتە ئەگەر ئێمە تایبەتمەندیەکەی نەپارێزین جوانیەکەی نەپارێزین پاک و تەمیزەکەی نەپارێزین یعنی ئاو هەواکەی نەپارێزین خاکەکەی نەپارێزین بە سەوزکردنی ئێمە سوود لەو جوانیە وەرناگرین ئەو جوانیەمان لە دەستێ هەموو ژینگەکەمان ئەبێتە ژینگەیەکی بێزارکەر و هەمووی ئەبێتە بەڵێ وێرانکەر لەبەرەوە پێویستە خاکەکان سەوزکەین خاکەکان بڕوێنین بۆ ئەوەی کە ئێمە ژۆک و هونەرمەندان سوودی لێوەرگرین دواتر خەڵکە گشتەکەش بە هەمان شێوە سوودی لێوەرگرن و بۆنەوەی داهاتوش بتوانین لەسەر خاکێکی تەندروست بژین.
باڵێ بە دڵنیایەوە. لە ئێستای ئەم کاری کە هەتانە دروستکردنی یەکێک لەو دیواربەندانە پێتان وایە لە ئایندەیە کاری باشتریش ئەکەن بۆ تەواوی شوێنە گشتیەکان یاخود هاوکاری زۆرێک لە تەواوی خوێندنگاکانەکەن بەشدار بن لەگەڵیانە بۆ ئەوەی ئێوە لە ڕووی هونەریەوە زیاتر ڕێنمایی بن بە خوێنکارانی تر بۆ کەسانی تر لە شوێنە گشتیەکانە ڕەنگە سیمایەکی جوانیش بەشار ببەخشێ کارەکەن لەسەرەمە؟ ئینشاءالله لە دوای ئەم کەمپینەوە ڕاستە ئەمە یەکەم کارە کە هاوبەشیمان کردو لەگەڵ کۆلیژی زانستە ژینگەیەکانە ئینشاءالله پرۆگراممانە بێ بۆ داهاتوو بەم ڕێگە و شێوازە هونەریە لەسەر دیوارەکان ئەو نەخشاندنە ئەنجامێن بە هاوبەشی خوێنکارەکانمان خۆمان و ئێستا خۆشبەختانە زۆربەی خوێندنگاکان و باخچەکان ئەم کارانی تێ ئەنجامەدرێ و وشیارکردنەوەی زۆربەی بابەتەکان و بابەتەکانی بەها کۆمەڵایەتیەکانی تیا ئەنجامەدرێ و بە ڕێگەی وێنەکێشان لەسەر دیوار بەڵێ بە دڵنیایەوە. لە ئێستا با بڵێن لادانی پەردە لەسەر دیواربەندەکە لا نەدراوە بەس ئەتەوێت بیخیتەڕ و چکارێکی ژینگەی و خاکتان خستۆتەڕۆ؟ بەڵێ بە دڵنیای کارەکەی ئێمە خۆی وێنەکێشانە و بۆ خاکپارێزیە ئەم پرۆسی کە ئێمە ئەنجامانەوە ئەم وێنەکێشانە دوای ئەوەی کە پەردەکەمان لەسەر لابر بە ئامادەبوونی بەڕێزان و میوانە بەڕێزەکان ئێمە ڕنگمان گرتوتەوە بە ڕەنگی جیاواز ئەو ڕنگانە هەر کەسێک هەر میوانێکی بەڕێزیر لە مناڵ گەورە هەر کەسێکە جێدەستی خۆی بەجێ ئەهێڵێ لەسەر وێنەکەی ئێمە وێنەی سەر دیوارەکان بۆ پشتگیری لە خاک پاراستن بۆ ژینگە پاراستن و خاک پاراستن بەڵێ وێنەکەش هەر گزارشتە لە خاکر وێنەکەش هەر گزارشتە لە خاک و دیزاینمان بۆ جۆرە کردووە کە بۆ خاک پارێزیە بەڵێ بە دڵنیایە. سپاس بۆ ئێوەش بەخێر بەسەر مەمنون زۆر سپاس بۆ میوانەکەم لەم بەشەی پرۆگرام جا ئێستا هەندێک لەو خوێنکارە خۆشەویستانە وەرەگرین کە بەشدارن لەگەڵمانە با بچینە لای ئەم هاوڕێ سڵاو بەخێر بێت. باشی پێم بڵێ وەکو خوێنکارێک تا چەندە لەگەڵ کەمپینی خاک بپارێزێ؟ کێشێک نابێ بچین لای هاوڕێمان یەکێک لە هاوڕێکان باخسەمان بۆ بکات سڵاو باشیت کەمپینی خاک بپارێزە تا چەندە بەلاتەوە گرنگە وەکو خوێنکارێک؟ باشە فەرموو. سلااقاتیان ئێمە وەک خوێنکارانی کۆلێژی پەروەردی بنەڕەت پەروەردەی هونەر بەشداریمان کردووە لە کەمپینی خاک پارێزە لە ڕێی هەردوو بەڕێز دکتۆرەکانمانەوە دکتۆر ئاواز و دکتۆرە ڕۆژان زۆر خۆشحاڵین کە لەم کەمپینایە بەشداریمان کردووە پرۆژەکەی ئێمەش دیواربندێکە کە وێنەی خاک یان بڵین گزارشتێکە لە دروشمی خاک پارێزە هەروەها کەمێکی کەش پەردەلادانەکەی بۆ ئەکرێت و ئەتوان بیبێنین هەروەک دکتۆرش ئاماژەی پێەیە ئەمە کۆمەڵێک ڕنگمانداناوە ئەو میوانانەی کەیان ئەوەی کە حەز بکە بەشداری بکە ئێمە دەستکێشان پێین هەر ڕەنگێک بەدڵی خۆیان لە دیواربندەکە لە بەشی خوارەوەی دایێنن. باشە پەیامت چییە بۆ تەواوی کەسەکان ئەو کەسانی کە با بڵێن خوێنکار بێت کەسی ئاسایی بێت لە منداڵێکەوە تاوکو کەسێکی کامەڵ تا چەندە گرنگە هەمووان بەشدار بین لە پاراستنی خاکە؟ بێگومان هۆشارکردنەوەی خەڵک گرنگە بۆ ئەوان چکە خاک بەڕاستی داتاکان پێمانەڵێن کەوای لێ هاتووە لە مای چەند ساڵی داهاتووە وای لێت کە بە کڵکی چاندن ناهێنێت خۆراکەکان بەها خۆراکەکانیان لە دەست ئێن پێویستی ئێمەیان لە مناڵەکان و دەست پێ بکەین لە گەورە و دەست پێ بکەین زیاتر لە ناو پەروەردەیە کە ئێمە ئەبین بە مامۆسا یاخود مامۆساکانی ئێستامان ئەتوان ئەوە بکەن کە بە چاڕوونی بن بە خوێنکارەکانیان فێریان بکەن ڕۆژانە بە عملی بێت پێیان بڵێن کە خاک بپارێزێن چکە هەم زیانی تەندروستی هەم زیانی ژینگەیشی هەیە بۆیە. دەستی تۆش خۆش بێ بەخێرکانت زۆر سپاس بە ئەم بەڕێزە ژوەرگرین ئەگەر جەنابەت ئەرە کێشی بێتە ئێرە خۆتان بناسێنن و پێمان بڵێ ئێوە بەڕێستان لە کۆلێژی پەروەردەی هونەر ئەتانەوێت چپامێک لە کەمپینی خاک بپارێزە زیاتر بڵاوکەنەوە. دەست خۆش بەخێر بن سەر چاو زەحمەتان کێشاوە بەڕاستی من وەکو دکتۆرە ڕۆژان لەگەڵ دکتۆرە ئاوا سەرپەرشتی ئەم بەشی کەمپینەکەمان کردووە پرۆژەکەمان کردووە پرۆژەی خاک بپارێزە. بەڕاستی وەکو پەروەردەی هونەر پێمان خۆش بوو لەم ساڵا وەکو یەکەم ساڵی شاین یەکەم جاریشە وەکو پەروەردەی هونەر بەشداری ئەەکەین لەم کارە خۆبەخشیە و بۆ ئەم کەمپینی پاراستنی خاکە. بێگومان بۆ ئێمە زۆر گرینگە بەڕاستی خوێنکارەکانمان ڕابهێنین لەم جۆرە کەمپینانە بەشداری بن ناساندنێکیان هەیە بەرامبەر بەم جۆرە ئیشە خۆبەخشیانە و هەروها بۆم ئیشانی کە بۆ پاراستنی خاک و ژینگەکەمانە بێگومان ئەم خوێنکارانی ئێمە دوجار کە تەخەڕوج ئەکەن ئەبن بە مامۆستایەک لە خوێندنگە بنەڕەتیەکان یعنی ئەمانە نەوەکانی ئێمە پەروەردە ئەکەن ئەگەر بێت و ئێمە لێ ئێستاوە ئەمان ڕابێنین لەسەر ئەم جۆرە ئیشە خۆبەخشیانە و بۆ ئەم
پاراستنی خاکە بێگومان ئەمان ڕنگدانەوەیان ئەبێ لە ناو کۆمەلگاکەمانە. هەر بۆیە ئێمە بەڕاستی من زۆر خۆشحاڵ بووم لە ئەم ساڵە کە توانیم لەم کەمپینێ بەشدار بم، وە خوێندکارەکانم بێنمە ناو پرۆژەکەوە. بێگومان ئیشەکە دواتر خۆشتان ئەیبینن، هەم ئیشێکی پەروەردەیە، هەم هوەریە و هەم ژینگە دۆستیە. بەو هیواین کە بتوانی بێتمان یعنی لەم کاری دیواربەندە وێنە کێشانەیە ئەو پەیامی کە هەمان بوو بێ گەیاندە بێتمان بە کۆمەڵانی خەڵک و دوجاریش میوانەکان بتوانن ئەوانیش کارەکە تەواو بکەن بە بەجێهێشتنی شوێندەستەکانیان لەسەر کارەکە. دکتۆرە ڕۆژانکێ خالیت دەستەکانە خۆش سپاس بۆ وتەکانە، سپاس بۆ بەشداریکردنتان، زۆر سپاس بۆ تەواوی میوانەکانم دکتۆرە ڕۆژان خالیت و لامان کاتە مامۆستا دکتۆرە ناسکر ئاواز میرزا بەڕێزیان مامۆستای زانکۆن. سپاس بۆ تەواوی میوانەکانم لەم بەشی پرۆگرام. بێگومان کەمپینی خاک بەپارێزە تەنیا یەک ڕۆژ بەردەوامی ئەبێت وەکۆی کە مامۆستا ڕازانیش ئاماژەی پێکرد بۆ ماوەی کاتژمێرێک لە نێو کارگەی کلتور لە شاری سلێمانی. هەر کەسێک خوازیاری ئەوەیە بەشداری لەم کەمپینەیە بکات ئەتوانێت بەشدار بێت لەبەرەوەی هەندێک هۆشیارکردنەوەی تەواوی تاکەکانی نێو کۆمەلگا لە ڕێگەی ئەو سیمینارانی کە لە یەکێک لە هۆڵەکانی کارگەی کلتور بەڕێوە دەچێت میوانان ئەتوانن گوێبیستی ئەو زانیاریانە بن کە لەلایەن با بڵێن تەواوی پانەڵسەکانەوە ئامادە کراوە و لەگەڵ ئەوەشە سازکردنی ئەم جۆرە کەمپینانە هاندانێکی زۆر باش ئەبێت بۆ ئەوەی لەمە دوا کاری باشتر و باشتر بکرێت بۆ پاراستنی خاکی هەرێمی کوردستان. بە سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات کەمپینی خاک بەپارێزە لەلایەن تەواوی ئەو ناوەندانەی ناوەند ئەکادیمانی کە باسم کرد زانکۆی سلێمانی کۆلێژی زانستە ژینگەیەکان و لە هەمان کاتە کۆلێژی پەروەردەی هونەر و کارگەی کلتور و منداڵپارێزی کوردستان لەم کەمپینە جوانەیە بەشداریان کردووە. ئێوەش بەردەوام بن لەگەڵ پاراستنی خاکی هەرێمی کوردستان بۆ ئەوەی هەمیشە ژینگەی کوردستان بە جوانی و بە پاکی بمێنێتەوە. گەڕێنەوە بۆ ستۆدیۆ بۆ لای هاوکارانم فەرمون.